سرویسی رادیوی دنگی گلدبن. سلاوتان لبه حوالکانم کاژمێرەتان پێشکەشەکەین. جارێکی دیکە قەدەغەیات و چۆ لە چای گابار درێژکراوە لە درێژەی سیاسەتە داگیرکارەکانی دەوڵەتی تورک بۆ جاری چوارەم بە ناوی هەرەمی تایبەتیەم نیم بۆ ماوەی 15 ڕۆژی دیکە هاتوچۆ لە چای گابار قەدەغەکراوە. ئەمڕۆ جارێکی دیکە دەوڵەتی تورک هاتوچۆ لە چای گابار لە نێوان باسا و ناوەندی شەرناخ قەدەغە کردووە بۆ پارێزگاری شەرناخ لە ڕاگەنراکدا باسی لەو کردووە کە لە چای گابار بۆ ماوەی 15 ڕۆژی دیکە وەکو ناوچەی تایبەتی ئەمنی قەدەغەی هاتوچۆی تێدا جێبەجێ دەکرێت. ئەو لە کاتێکدا کە دەوڵەتی تورک پێشتر 3 جار قەدەغەی هاتوچۆی لە ناوچەکە ڕاگەاندووە بەهۆش و دانیشتوانی گوندەکانی ناوچەکە ڕێگەیان پێ نەدراوە کاری کوشت و کاڵ و ئاژەڵداری بکەن. ئەو سەرۆکاتی کۆنسەی بەڕێوەبەری کەجەکە لە ڕاگەنراکدا داوا لە سەرجەم کوردستانیان و دۆستانی لە ئەوروپا دەکات لە هەفتەی شۆباتدا لە ڕێپێوانی شاری کۆڵن کە وازادی ڕێبەر عەبدوڵڵا و جەلال بەڕێوە دەچێت بەشداری بکەن. Evserokatiya Konseya Rêvebera Kecekê bi daqûyaniyeke nivîskî banga tevlîbûna mîtînga mezin a hevdê Sibatê ya li Kölnê kir. Di daqûyaniyê de hat destnîşankirin ku hemleya ji rêbera Pora Azadî ji pirsgirêka Kurd re çareserî ku di dehê cotma 2023 de li cîhanê dest pê kir encamên dîrokî derxistiye holê. Kecekê diyar kir ku di pêvajoya pêngavê de ji her aliyên cîhanê mirov ji bo jiyaneke azad û wekhevî hatine cemhev û ev nirxandin kir. Em vê yekê weke pêşketineke girîng û dîrokî dibînin. Baweriya me ew e ku her kes bi vî rengî dibîne û dinirxîne. Niha dem hatiye ku ev pêvajoya dîrokî derbasî qonaxeke nû bibe û derxînin asteke bilendtir. Bi mîtînga Kölnê ya mezin re gelê me û hemû dostên wan wê biryardariyê nîşan bidin. Evserokatiya Konseya Rêvebera Kecekê bi berdewamî ji bo beşdariya mîtînga mezin a Kölnê ev ban kir. Pêngava azadiyê tecrîda mutlak û azadiya fîzîkî ya rêbera Po û çareseriya pirsgirêka Kurd anî rojevê. Em duwê baweriyê de ne ku bi çalakiyên heta niha hatine kirin re ev armanc pêkatiye û wê êdî bi mîtînga mezin a Kölnê re qonaxeke nû bikeve meriyetê. Ji vê hêlê ve pir girîng e ku mîtînga mezin a Kölnê di asta diyarkirî û kalîteyê de were li darxistin. Em bank li tevahiya gelê xwe yê li Ewropayê dijîn dikin ku tevî dostan tevlî mîtînga mezin a Kölnê bibin. Di hevdê Sibatê de divê gelê me yê li Ewropayê bi tevlîbûna li mîtînga mezin re asta welatparêzî û dilsoziya xwe ya bi rêber Apo re di asta herî bilind de nîşan bide. لە 76مین ڕۆژی مانگرتنی زیندانان بۆ ئازادی ڕێبەر و جەلان بەردەوامە لە درێژەی کار و چالەکەکان بۆ ئازادی جەسەی ڕێبەر عەبدوڵڵا و جەلان مانگرتنی زیندانانی سیاسی لە تورکیا و باکووری کوردستان لە 76مین ڕۆژدا بەردەوامە. زیندانانی سیاسی لە زیندانەکانی باکووری کوردستان و تورکیا لە چوارچێوەڵمەتی ئازادی بۆ ڕێبەر و جەلان چارەسەری سیاسی بۆ پرسی کورد مانگرتنیان لە خواردن دەست پێ کردووە چالەکێکە لە ڕۆژە 76میندا بەردەوامە. مانگرتن لە خواردن لە 27 تشرینی دووەم وەکو بەشێک لە هەڵمەتی ئازادی بۆ ڕێبەر و جەلان چارەسەری سیاسی بۆ پرسی کورد دەستی پێ کردووە وا بڕیارە تاوەکو 15 مانگەش بەردەوام بێت. لە شاری ئەسلی گەنی وڵاتی ئەڵمانیا شکاندنی گۆشەگیری سەر ڕێبەر و جەلان و ئازادی جەسەی وانگرتن لە خواردن دەستی پێ کردووە بڕیارە تاوەکو 14 مانگە بەردەوام بێت. لە ڕاگەنراکداتی شانسە سەر گۆشەگیری ڕاهای ئەمرالی و بەرپرسیاری گۆشەگیرا خستە ئەستۆی CPT و هێزەکانی بەشداربووی لانگێڕێکە. بۆی vê pêngavek lê gelemperiya Ewropa jî hatiye dest pêkirin. Em jî dixwazin wekî komera Eslingenê, Stuttgart Eslingen, em jî dixwazin bibin dilopek ji vê lêhiya ku ber bi rêbera xwe re diçe. Me jî girêva birçîbûnê da dest pê kirin.
جبو هتانی چارده به پاشجی برگ مشا هفته مه بازار کنی و در بازون آوروری چکر براسی جبونی شکاندنا و تجربه لسر ریبری ما دویدی ام کرد همو ببین دنگه و ام لهبر و ظلم و زورداری کل لسر ریبری ما تی مشاندن ام سکنه تون بودن نشانن ام توایی دلی خواه داد خوینن ئەندامانی ئەنجومەنی ژنانی دەستدانیش لە بەرلین لە چۆرچەڵمەتی ئازادی بۆ عەبدوڵڵا ئۆجەلان چارەسەری سیاسی بۆ پرسی گور لا ناوەندی کۆمەڵگەی دیموکراتی کورد لە کۆبوونەوە وا کارت و پۆستیان نووسیەوە بڕیارە بۆ ڕێبەر عەبدوڵڵا ئۆجەلانی بنێرن. سلااو هەڤانۆ ئیرۆ کۆما دەستان لە بەرلینێ ئەم ji بۆ ڕێبەر ئاپۆ کارتپۆستا بە چێبکن ئەم لەبەر تجربه سکنن و هوای ورهک جنین کرد اخوی دبی جواکی دنه ام دبیجن بلا تجربه بقدر حتی داویجی امی وینا بردوام بکن و چیش دستی ما بیجی امی بکن وقت یکم بیجن وان کرتا امی ایرو بنویسینن و بشینن امرالی بلا بقدر ام ریبر آپو تنی ناهلم هێزەکانی ڕزگاری عەفرین بڵاوان کردوتەوە لە چوارچێی بڵاوان کردوتەوە لە چالەکێکی نیشانەشکێندا لە مارە لە سنووری حەڵەب چەتەیە کوژراوە وتەژڵێن چالاکیەکانی هێزەکانیان بەرامبەر بێرشەکانی سوپای تورک و چەتەکانیشی بەردەوام دەبێت. ناوەندی ڕاگەاندنی هێزەکانی ڕزگاری عەفرین لەبارەی کوژرانی چەتێک لەلایەن هێزەکانیانەوە لە ڕاگەیەندراکدا دەڵێ کە هێزەکانیان لە 6 شوباتدا چالاکێکی نیشانشکێنیان لە مارعی باکوور حەلەب ئەنجامداوە ئەوش خراوەتە ڕوو لەو چالاکێدا چەتێکی دەوڵەتی تورک کۆژراوە و دەشڵێ چالاکیەکانی هێزەکانیان بەرامبەر بێرشەکانی سوپای تورک و چەتەکانیشی بەردەوام دەبێت. بایکۆتی مامۆسایان لە سنووری سلێمانی و هەڵەبجە و ئیدارەی گەرمیان و ڕاپەڕین و شارۆچکەی کۆیە لە 5 مانگ نزیک دەبێتەوە تا ئێستا هیچ داواکاریەکان جێبەجێ نەکراوە. مانگ 2 هەفتەشە فشار و هەڕەشێکی زۆر لەسەر مامۆسایان هەیە کە بچنەوە هەڵەکانی خوێندن بۆ هۆشەوە بەشێک لە مامۆسایان بایکۆتیان شکاند و بەشێکی زۆریشان هێشتا بەردەوامن لە بایکۆت. مامۆسایان لە سەرەتای دەستپێکردنی بایکۆتە بۆ 5 داواکاری هاتینە سەر شەقام. دوو لە داواکاریەکانمان کە ڕێیسین دامەزاندنی مامۆسایانی وانەبێژ و پرەبەرزکردنەوەی مامۆسایان و فەرمانبەران کە لە ساڵی 2014 بە هیچ بنەمایە کەس نازانێت چۆن بۆ ئێمەیان ڕاگرتووە. لەسەر شەقامینەوە بۆ زیاتر لە 5 مانگ دەچێت مامۆسایان بە دەنگێکی زوڵاڵەوە بایکۆتی خۆڵەکانی خوێندنیان کردو و داوای مافە سەرەتایەکانی خۆمان دەکەین. بەردەوام دەبین تا بەدیهێنانی ئامانجەکان و بەدەستێنانی ئامانجەکانمان. پەیاممانەوەیە لە جاتەوە بێ هەڕەشە لە مامۆسا بکەی بە مامۆسا بڵێ بە دەروونێکی نەئارامەوە بیهێنیەوە بۆ هەڵەکانی خوێندن. پەیاممانەوەیە وەرە داواکاری مامۆسا جێبەجێ بکە ئەو داواکاری هەیەی بۆی پرۆسەی پەروەردە پەکینەکەی بچێتەوە سەرڕێچکە و شارێگەی خۆی و ببینەوە بۆ پەروەردەکاری کە پەروەردەکارێکی ڕاستەقینە ئێمەین ببینەوە بۆ پەروەردەکارێکە بتوانین ڕۆڵەکانمان بە شێوازێکی وا پەروەردە بکەین کە لە ئایندەشدا لە داهاتوودا ڕۆڵەکانمان هەمیشە داوای ماف و قوتی خۆیان بکەن لە هەر حکومڕانیەکە بێتە سەر دەسەڵات. بەردەوامین تا جێبەجێکردنی داواکاریەکانمان. تەواجودی مامۆستایان لەسەر شەقام ئەمڕۆ لە سەرجەم شار و شارۆچکەکان وەڵامی سەرجەم ئەم فشارانە و ئەم سزانەی ئەو هەڕەشانەی دایەوە کە گوایە سزای مامۆستایان دەدرێن. ئەمە ئیرادەی مامۆستایانە. ئیرادەی مامۆستایان زۆر لەوە بەرزترە کە بەم هەڕەش و فشارانە بترسن. ئێمە لە سەرەتای دەستپێکردنی ئەم خەباتەوە چەند داواکاریەکی ڕەوای خۆمان و سەرجەم چین و توێژەکان بە گشتی و بە تایبەتی مامۆستایان و فەرمانبەرانمان خستۆتە ڕوو تاکە ڕێگەی شکاندنی بایکۆت و کۆتایهێنان بەم خەباتە بریتیە لە جێبەجێکردنی ئەم داواکاریانە. جگەلەوە بە هیچ شێوەیەک مامۆستایان لەم هەڕەش و فشارانە ناترسن و بە هیچ شێوەیەک ئەم خەباتە کۆتایی پێنایەوە بایکۆت بەردەوام دەبێت تا جێبەجێکردنی سەرجەم داواکاریەکانمان.
لەگەڵتان بەردەوامین لە دوایین هەواڵی بڵتێنێم کاشمەرەشدا نەتەوەی گرتەکان بڵاوی کردێتەوە کە بەهۆی دروستبوونی جەنگ گاڵازیەکان و زیاتر لە 25 ملیۆن هاوڵاتی سوودانی پێویستیان بە ئەوکاری بەپەلە هەیە و دەشڵێن بەپێی خەمڵاندنەکانی زیاتر لە 8 ملیۆن کرێکار کە لە کەرتی حکمی و تایبەتکاریان دەکرد ئێستا کارەکانیان لەدەستداوە یاخود چەند مانگێکە موچەکانیان بڕتراوە نەتەوەی گرتەکان لەبارەی دۆخی خراپی وڵاتانی سوودان بۆی شەڕواڵۆزیەکانەوە دەڵێت کە زیاتر لە 25 ملیۆن هاوڵاتی سوودانی واتە نزیکە لە 65 دانیشتوانی وڵاتە پێویستیان بە یارمەتی بەپەلە هەیە باس لەو شکراوە بەپێی خەمڵاندنەکان زیاتر لە 8 ملیۆن کرێکار کە لە کەرتی حکمی و تایبەتکاریان دەکرد ئێستا کارەکانیان لەدەستداوە ئاخود چەند مانگێکە موچەکانیان بەرتراوە. هەر شاد بن.